سەیری بنەماڵەی دادخوازان ئیلهام بەخشە. دوا بە دوای کوژرانی ڕەیسی جەلادی 67 ڕۆژی پێنجشەممە 3 جۆزەردان بنەماڵەی دادخوازانی کوردستان بەیاننامەیەکیان ڕوو بە دادخوازانی سەرتاسەری ئێران سەبارەت بە درێژەی دادخوازی بڵاو کردەوە. ئەوان لە بەیاننامەکەیاندا جەختیان کردەوە کە نابێ مەرگی ڕەیسی ببێتە هۆی دامرکانەوەی ئاگری خەبات لە پێناو بەدیهێنانی داخوازیەکانی دادخوازان. لەو بەیاننامەیەدا هاتووە کە پێویستە دادخوازانی دەی 60 و دادخوازانی شۆڕشی ژینە یەکگرتوانە بۆ بەدیهێنانی 20 داواکاریەکانیان کە یەکێک لەوانە بریتیە لە هێنانی بەرپرسانی کۆماری ئیسلامی بۆ سەر مێزی محاکمەیەکی عادڵانە. ئەم هەڵوێست و ڕێنمایە یەکسانە لەگەڵ هەڵوێستی ڕێکخراوی مافی مرۆڤی لێبوردنی نێونەتەوەی بە جیاوازیەکی زۆر گرنگەوە. ئەویش ئەوەیەکە بەردەنگی ڕێکخراوی مافی مرۆڤ بریتیە لە خاوەن دەسەڵاتەکانی جیهانی ئەمڕۆ، بەڵام بەردەنگی دادخوازانی کوردستان جەماوەری ئازادی خواز و خاوەن دەسەڵاتەکانی سبەینەیە. ڕۆژی چوارشەممە 22 ئایار بەرامبەر بە 2 جۆزەردانی 1403 هەتاوی ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەی لە بەیاننامەیەکدا ڕوو بە کۆمەڵگەی نێودەوڵەتی نووسی بووی کە مەرگی ئیبراهیم ڕەیسی نابێت خەڵکی ئێران لە مافی دادپەروەری و بەدەستهێنانی ڕاستی و قەرەبووکرانەوە بەهۆی ئەو جەنایەتانەی کە ناوبراو کردوێتی بێبەش بکات. دەبێت کۆمەڵگەی نێودەوڵەتی هەر ئێستا ڕێگەیەک بۆ لێپرسینەوە لەگەڵ بەرپرسانی ئەو جەنایەتانە بدۆزێتەوە. لە بەشێکی بەیاننامەکەدا هاتووە دەبوو تا ئەو کاتەی کە ئیبراهیم ڕەیسی لە ژیاندا بوو وەک جەنایەتکارێک بە تاوانی جەنایەت لە دژی مرۆڤایەتی، کوشتن، بێسەر و شوێنکردنی زۆرەملێ و ئەشکەنجەدان لێپرسینەوەی لەگەڵ بکرێت. بەر لە بڵاوبوونەوەی ئەم بەیاننامەیە بنەماڵە دادخوازەکانی دیکەش بەرامبەر بە مەرگی بکوژی منداڵەکانیان کاردانەوەیان هەبوو. گەوهەر عشقی دایکی سەتار بێشتی لە هەژماری خۆیدا لە تۆڕی کۆمەڵایەتی ئینستاگرام بڕگەیەک لە شێعرێکی حافزی دانا و لەم پەیوەندیەدا نووسی چارەنووسی حاکمی ستەمکاری مێژوو دەتوانێت وانەیەک بێت بۆ ئەوانی تر. یەکێک لە ئەندامانی بنەماڵەی گەنجێکی کە لە سەردەمی شۆڕشی ژینادا لەلایەن هێزە ئەمنیەکانەوە کوژرا بە ئاژانسی ڕۆیتێرزی ڕاگەیاندووەکە ڕەیسی بکوژێک بووە و فەرمانی کوشتنی بۆ زۆریەک لە منداڵەکان دەرکردووە. یەکێک لەو کەسانەی کە لە کاتی خۆپیشاندان و ناڕەزایەتیەکاندا کوژران مینوو مەجیدی دایکێکی تەمەن 62 ساڵ بوو کە لە نزیکەوە بە گولەی هێزە ئەمنیەکان کوژرا. کچەکانی گرتەیەکی ڤیدیۆیی خۆشحاڵی خۆیان سەبارەت بە هەواڵی کەوتنە خوارەوەی هێلیکۆپتێری هەڵگری ڕەیسی بڵاو کردەوە. مەحسا یەکێک لە کچەکانی مینوو مەجیدی نووسیوێتی ئێمە دڵخۆشین چونکە ئەوان بکوژ بوون. ڕەیسی فەرمانی کوشتنی دایکمیدا و حسەین عەبدوڵڵاهیان وەزیری دەرەوە بوونی گیانبەختکردوانی ئێمەی ڕەت کردەوە. دەزانم کە دڵخۆش بوون بە مەرگی کەسێک دروست نییە، بەڵام ئەوان دژی مرۆڤ بوون. پیرۆزبایی دەستەرجەم بنەماڵەی گیانبەختکردوان و خەڵکی ئێران دەکەم، ژن، ژیان، ئازادی. هەروەها بەشێک لە هاوڵاتیانیش بە ئاشکرا سەبارەت بە کوژرانی بکوژی 67 ڕای خۆیان دەربڕی بوو. لەیلا خوێندکارێکی تەمەن 21 ساڵ لە تاران لە ڕێگەی تەلەفۆنەوە بە ئاژانسی ڕۆیتێرزی ڕاگەیاند کە بەداخەوە نییە بۆ مەرگی ڕەیسی چونکە ناوبراو فەرمانی سەرکوتکردنی ژنانی ئازادپۆشی دەرکرد. ڕەزا دوکاندارێکی تەمەن 47 ساڵە لە شاری ئەست کە بەهۆی ترس لە سەرکوت ناسنامەی تەواوی خۆی ئاشکرا نەکردووە و دەڵێت کێ گرنگی بە جەنایەتکارێک دەدات کاتێک دەمرێت. ئەو دادخوازانەی کە لە بنەڕەتدا پشتبەستون بە خەبات و خۆراگری دایکانی داغدار و بوێر پێویستە بە بەشێک لە بزوتنەوەی ژنان هەژمار بکرێن. ئەوان دوای مەرگی ڕەیسی بە لێدوانی بوێرانە و ئاشکرا دژ بە ناوبرا و شاندەکەی یاوەری نیشانیاندا کە یەکێکن لە هێما درەوشاوەکانی زیندوی شۆڕشی ژینە. ئەم دادخوازانە سەرەڕای هەڕەشەی توندی کاربەدەستانی قەزایی و ئەمنیەتی بە ئاشکرا هێرشیان کردوتە سەر ڕەیسی و ئاغاکەی واتە خامنەیی و وتویانە کە نەخۆی و
نەدام و دەستگاکەی زۆر دەوام ناهێنن. ئەم وورەی خەباتکارانەیە جارێکی تر بەڕوونی دەری خست کە سەرجەم هەوڵەکانی ڕژیم بۆ زاڵکردنی ترس و تۆقاندن لەگەڵ شکست بەرەو ڕووبەتەوە. دادخوازانی کوردستان جگەل لە نیشاندانی بوێری بەو پەڕی وشیاری سیاسیەوە قامکیان خستۆتە سەر خاڵێکی لاوازی بنەڕەتی بزوتنەوەی دادخوازی کە بریتیە لە پرژ و بڵاوی و نایەکگرتووی. ئەوان سەرجەم دادخوازانی دەهەی شەست و ناڕەزایەتیەکانی زستانی 96 و پاییزی 98 و شۆڕشی ژینایان لەسەر تاسەری ئێران بانگهێشت کردووە کە لە پێناو بەدیهێنانی بیست و داواکاریەکانیاندا بە شێوەیەکی یەکگرتووانە خەبات بکەن. ئەم بانگەوازە لە بارودۆخی ئێستادا یەکڕیزی و ڕێکخراوبوونی بزوتنەوە کۆمەڵایەتی و خەباتکارەکان دەکات بە پێویستیەکی خێرا و هەنووکەی. ئەم بابەتەش پێک هاتنی ئالتەرناتیڤی جەماوەری و لە خوارەوە لە هەمیشە بەهێزتر دەکات. لەسەر ئەم بەستێنە پێویستە لەسەر پێویستی یەکڕیزی و لێک نزیکبوونەوەی هەرچی زیاتری بزوتنەوە ئازادی خواز و یەکسانی خواز و عەداڵەت خوازەکان جەخت بکرێتەوە.